تا دێت ژمارەی ئامادەبووان زۆرتر دەبن. زۆرینەیان لە تەمەنا گەنجن، بەڵام دەیانەوێت بە خەیاڵیش بێت کەمێک بگەڕێنەوە بۆ ساڵانی هەشتاکانی سلێمانی. هێندە بەس بوو نەریمان بابان لەسەر ستەیج دەرکەوێت. ئامادەبووان لە دنیایەکی تێکەڵ با خەیاڵدا لەگەڵ گۆرانەکانی ئاوێتە بوون. بەتەکید خەڵکێکی زۆر تامەزرۆیەتی، تامەزرۆی هونەرەکەیەتی، تامەزرۆی گوێ لە هونەرەکەی بگرێ و بیبینێ. لەبەرەوە ئەوە ئەگەڕێن بۆ ئەوە بەڕاستی ئێستاش ئەمێن لێرا شتێک هەیە باسی کەم بوونی ئەم ژمارە کۆنسێرتە لە کاتێکی کەمدا، ئەمە شتێکی بەڕاستی مای دڵخۆشکەریە بۆ هەموو هونەرمەندان. هەرچەندە بەشداریکردن لەم کۆنسێرتەدا بێبەرامبەر نەبوو، بەڵام هەوادارانی دەڵێن نەریمان هونەرمەندێکە بە گۆرانەکانی دەمانگەڕێنێتەوە بۆ ناو خەون و خولیاکانمان. پێدەچێت ئەوەش هۆکارێک بوو بێت لە ماوەی چەند ڕۆژێکدا 3200 بلیتی کۆنسێرتەکە فرۆشرا بێت. نەریمان تابعێکی خۆی هەیە، یعنی سەیرێکە ئەغڵەبی گەنجە و ئەوانەیە زۆر حەزیان لە تابعی نەریمانە. بەڕاستی دەنگی خۆشە، میوزیکی خۆشە، لەحنەکانی خۆشە. نەریمان من کە ئەندامێکی تیمی مۆسیقای بابانی کۆنم کە نەماوە ئێستا، ئاگام لێتی لەحنەکان زۆری خۆیەتی، مۆسیقا خۆی تەوزیعەکە و دایشێنێ. نەریمان بابان یەکێکە لە هونەرمەندە بەناوبانگەکانی هەرێمی کوردستان و جەماوەرێکی زۆری لە سلێمانیدا هەیە. لە ماوەی ڕابردوودا نزیکەی 70 بەرهەمی هونەری پێشکەشی هەوادارانی کردووە. زۆرینەی تێکست و ئاوازی گۆرانەکانیشی خۆی دایناوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.